هەوڵەکان چڕتر کراونەتەوە بۆ بە فەرمی ناساندنی مەرزی کێلێ. هەر بۆیە سەرۆک وەزیرانی عێراق نوێنەری خۆی ناردووە تاوەکو لە نزیکەوە مەرزەکە ببین و بۆ چوونی خۆیان لەبارەی بەنێودەوڵەتیکردنی ئەو مەرزەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بخەنە ڕوو. ئێستا ئێمە لەگەڵ لیژنەیەکی تایبەت کە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هاتوون، نوێنەری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کازمی سەرپەرشتی لیژنەکە دەکات، نوێنەری وەزارەتی ناوخۆ، نوێنەری ئیستخبارات و نوێنەری هەیەتی مەنافیزی حدودیان لەگەڵ دای هاتوون بۆی لە نزیکەوە ڕاستیەکان ببینن، بۆی لە کێنێ بزانن چی دەگوزارێتەوە و ئیجراتانی کە پێویستن بۆ دۆستکردنی مجەمەعی حدودی و دابینکردنی پێداویستەکان بۆ مەرجێکی نێودەوڵەتی ڕاستیەکانی چییە. ئێمە ئێستا لەگەڵەوانی بۆی لە نزیکەوە ڕاستیانە ببینن. خۆشمان وەکو هەموو ئەو کاندیدانەی کە لە لیستی هاوپەیمانی کوردستان داین بەڵێنی ئەوە دەین کە لە ئایندەدا لە بەغدا هەمومان وەک یەک تیم ئیش بکەین، تیشی جدی بکەین بۆ ئەوەی کێدە بگەینێ دوا قۆناغەکانی خۆی ببێ بە مەرجێکی نێودەوڵەتی و ڕسمی. بەڕێوەبەری مەرزی کێلێ دەڵێت مەرزەکە هیچ گرفتێکی یاسایی و ئیداری و هونەری نییە تاوەکو ڕێگر بێت لە ناساندنی مەرزەکە وەکو مەرزێکی نێودەوڵەتی. وەکو گرفت هیچ گرفتێکی یاسایی ئیداری فەنی نییە، تەنها ئەوەیە کە ئەو ڕێکەوتنەی بینی حکوومەتی مرکز و حکوومەتی ئیقلیم جێبەجێ بکرێت و لە هینی موازنە و هیچ ئیشکالێک نەماوە پێم وابێ ئەو مەرزانە دەبنە مەرزی ڕسمی، دەنا هیچ ئیشکالێکی قانونی و ئیداریمان نییە. مەرزی کێلێ وەکو مەرزێکی گرنگ سیر دەکرێت، هەروەک چۆن لە ڕابردوودا دەیان وەفد لە ئاستی باڵای حکوومەتی عێراقی سەردانیان کردووە و دەیانەوێت لە داهاتوودا ئەم مەرزە کە دەکەوێتە سنووری قەزای پشدەر و هاو سنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بیکەنە مەرزێکی نێودەوڵەتی. توانە عومەر، کورسات نیوز، مەرزی کێلێ.